سڵاوتان لێبێ کاتژمێر 5:40 خولەکە هاتوومەتە یەکێک لە بازاڕەکانی سنووری پارێزگای سلێمانی دەمەوێت لەگەڵ ژینگە پارێزان و کرێکارانی ڕۆژانەدا ڕۆژ بکەمەوە بزانم معانات و داواکاری و گرفتی ئەوان چییە؟ ئەوان داواکارن لایەنە پەیوەندیدارەکان و حکومەت چیان بۆ بکەن بە تایبەت کە یەکی ئایارە و بەحساب ڕۆژ و جەژنی کرێکارانە لەگەڵماندا بن و لەم بەرنامە تایبەتەدا چیرۆکەکان و معاناتەکانی ئەوانتان بۆ دەگوێن. هەتا بێژی وەڵام نەشەمان قورس هەتا بێژی خراپە بۆ خراپە وەڵا خراپەی بزانێ کاکەش قورس بۆ لە سەرمان و زیان کرێ لە سەرمان ئیسان بازار توی بینی ئەوسا تقریبان 6 کەسی جیاسە 4 کەسیان پارەکەشان ئەو نەنیە وەڵا پارەکەمان 280,000 لە سەعات چەند و بۆ چەندی بەخوا وەسە لە سەعات نوێژ بانیم کرد هاتمە دەڕێ دە سەعات 5 هاتمە سەڕێ ئەوەسە خۆی زان سەعات چەندەیزە هەتا 90 ئەوسەن نەجاتمان نەوێت واتە تا بازارەکرێتەوە ئێوە ئیشەکانتان تەواو کردو تاوتان کردبێ ئەبێت تاوامان کارە وڵات تابێت دەوەنەوە تەواو بێت خەڵکیش هاوکار نییە سەیرەکەڵێکی زۆر بڵاوبووەوە وای جاسە تۆزیە کەمە بینیت لە بەڕژێر خاوترە ئەجا خۆ کۆمپانیاکان بە منەتەوە ئەڵەن ئێمە خێریشمانەگاوە ئیشخوارە کرێکار و ئەخەمەر گوێ بێنەوەش بڕۆن خەڵک دەست ناکەوێت مەگەر ئێوە ئەو ئیشە بەخوا شوێن و نایگە ئەوە شێ دەیگە یعنی واتە ئەوە ڕێز لە کرێکار ناگیرێت ناوەڵا ڕێستەگیرێ نە بەخوا یەک نەجێرە بکە هێ بڕۆ هەریگیری یعنی نە حکومەت و نە خەڵک وەڵا خەڵک یارمەتیمان دامان بەخوا حکومەت یارمەتیمان نادا خواز یارمەتیمان نەدا ئەڵەن ڕۆژی کرێکاران و چی و کرێکاری چی با بەش دۆزە لەسەیە وە بۆ خۆیانە بۆی من نییە یعنی بێتاقەتی وەڵایەتی کرێکار چی جەناب و سەر و ڕیش و تەمەندرێژ بیسپی کردووە بۆ ئایسای سراحەت بەخوا بێن 30 ساڵە مەژە دۆی چەند ساڵە میشە بەخوا نزیک 30 ساڵە بێت 30 ساڵە میشە هەر ئاوە پارەکە بەخوا ئاو پارەی کەمە 400 لەباتی ئەوەی بەزیکەنەوە هەر ساڵ لە شارەوانی تەواو کرد ئەمە هەرتم تەواو کرد کاکە بجێم وەڵا حەسەن شێخانیە دێت بۆ ئەدەنە کۆمپانیە حەسەن شێخانی ئەوە ها لە کۆمپانیە شارەوانی هەشتم لە شارەوانی تەواو کردووە ئەی بۆچی دایم بەزان مەعاشەکە وەڵا شوان دایم بەزان تا بۆ خۆیانە بۆ کێیە ئەی بۆ خۆیانە بۆ کێیە بۆ باوکێ ڕۆژانە بێ بشە خەڵک کۆ بکەن بەخوا داوای ئێوارانیش بازێکمان تێ بکەیەکات لە هەفتەیەکە چەند ڕۆژ ئۆفی لە ماڵەوەی وەڵا هەر جمعە نوێ لە ماڵە نی بەس جمعە لە ماڵ بەخوا جمعە خاوەنی چەند مناڵی وەڵای تقریبان ئەوە خۆمان بەخوا خۆی ڕاستەکەی هەشتونە مانسە دێ ژنی ئێستا مای 5 کەس یعنی 5 کەس لە ماڵێک ئێستا 5 کەس لە دوو خۆی 5 کەسین لە جمعە لەی جمعە 5 کەسین هەتا ئێستا زیان دوو کتمان بوشیان کرد یاخوا بەختەوەری ئینشەڵڵا یعنی ئەم ئەندامانەی ئەم خێزانی تۆ لەسەر ئەم 280,000 بە گەورەی جا دەرێنێ وەڵا چێ دەرێ دوو هەتی مژاسە مۆسیان ها لە نەس خۆی نایە ناسید کەرخێت تای حاج حوسەین یعنی سی هەتی مژێ لەورە یعنی چەندێتی متریش لەسەرە بەخوا خۆیان نازید دوی چێکەم ژینگە پارێزەکە بەرەولای ژمارەیە کرێکار بەجێ دەهێڵم کە بە کرێکاری ڕۆژانە ناسراون بۆ ئەو مەبەستەش شوێن پێیان هەڵدەگرم و دەمەوێت بۆ دەستپێکێکی نوێ لەگەڵ ئەوان بەرنامە تایبەتەکەم درێژە پێ بدەم سەرەتا سەردانی چایخانەی کرێکارانیان لە ناحیەی عربەت کردو ئێمەش بەدەم نان و چای بەیانیەوە کۆمەڵێک پرسیارمان ئاڕاستەکردن سەرەتا بەنایخوا بەخێرە سەرچاو بەکارانی کەناڵەکەتانەکەم ناو گۆران تۆفر عەزیزە داڵەبجێی تازەدانیش پیشەم وەسای دیوارە وەڵی کرێکاری چی بکەین ئێمە بەیانیان سەعات تقریبا 5 و 6 هەڵەسی بۆ ئیش تا یا 4 ئێوارە تیشی ڕۆژان ئێدەوە پێی ڕۆژانە ڕۆژانە خەڵک چۆنێکی بەژوای ئەترێتە وەسایەکی بەڕێزایی ئیشم کرد ماوەیەکی زۆریشم کرد الحەمدولله ئیسا خەریکی وەسایەتی
سپاس بەخوای سەکرێکارمەیە لەخوا بەزیە بە سێ 4 نەفەر بێ ئیشەکەی ڕاستەکەی جێ خۆ لە وڵاتی خۆمان ناشتی وانە ئەگەر لە وڵاتێتر بە خوا نەخواسەیەکی ئیشەکە یان شتێکی مقدرێکی بەسەریان قاچی کێشکێ بەخوا لە سەرکی خوارەی بەنەخەسە خارەژە بەس بەخوا لێرەکە جواب ناداتەوە کەس پرسیارە لێ ناکات. والله براكي من عم يشب الراب كلها شيء إشي كريغارينا راحتنا لا براي بلو كان بوزني قرصة توهم الرجل لنا إيش حشتي وزني قرص بس كيتونا راحتها وكو إشي ترنية أخوالي وبقومي من عصاينا تتايم والله سباس بخوا باش أشكر أي كم تازور هي بفي معاش أجر معاش بدري أو إيشو كاريه مش باشترو أجر معاش جنيه بخوا باري بيري ببشي خانو بكاتو بقولي قرزاري بخانور ناكريتو إسا يكي وكو كريكار أجر معاش ببي أو إيش كيف يبغى وانيش باش ولا قال ما شيئا بو إيش أجر معاش نبي بخوا أو إيش يا نبي هلا معلون مجبور نمسن بو ما أنا كلا سيماني إيش كان أجر دس يعني كي بخوا الرجع هي ودواني يوا دارين روش كريكاران شاكن أجر خوانا خواسر كسي ما قدر يشتكي بس هو هانا يبين بخوا كريكار مظلومة أو الرجع كي يبيني بيعني روين هتا يا وارا خريكي إيشو كارينو أجا حكمة شاي اللي ما النبي أكيد شاي اللي ما نبي. هیچ داهاتێکی نییە کرێکاریەک ڕۆژە هەیە و دوان نییە. سیازدە ساڵ لەمەوبەر و لە کاتی چوون بۆ کرێکاری پشتیوان ئەحمەدی دانیشتووی قەزای شارەزور تووشی ڕووداوێکی سەختی هاتوچۆ دەبێت و بەو هۆیەوە تەواوی ئەندامەکانی جەستەی جگە لە هەستی بیستن لە دەست دەدات. پشتیوان سەرڕای خەرجی ڕۆژانەی کە بەهۆی نەخۆشیەکەی و پاکڕاگرتنی لەلایەن براکەیەوە بەڵام هیچ موچەیەکی وەک خانەنشینی پیشەیی یاخود کەمەندامی نییە و دایکی بەناچاری بژێوی ژیانیان دابین دەکات. پشتیوان نمونەیەکە لەو دەیان نمونەیەی کە لە هەرێمی کوردستاندا هەنوو لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە پشتگوێ خراون. باوکی پشتیوان تا مردنیشی بە ئاواتی هەستانەوەی کوڕەکەی بوو بەڵام وا دیارە تەواوی ئەم خانەوادە کۆچ دەکەن و پشتیوانیش بەو ئازار و پەراوێستخستنەوەیە دەمێنێتەوە. شارەزور بەرەو سلێمانی بەجێ دەهێڵم و دەمەوێت سەرنجی لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ڕەوش و چارەنووسی کرێکاران وەربگرم. دۆخی کرێکاران ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیە ڕوا بۆ ئیسپاتی ئەم بابەتە ئەوەیە کە ئێمە ئێستا ئاستاوین بە سازدانی ئەم پانێڵە هەموو جومگەکانی حکوومەت ئەوانی بەرپرسن هەموو لایەنە سیاسیەکان ئەوانی بەرپرسن بانگمان کردوون بۆی هەمومان بەیەکەوە سەرنج و تێبینیەکانمان لە سەر بەرگە و بابەتەکانی یاسای کار یەک خەین کۆیکەینەوە لە ئایندەیە بتوانین بەجددی کار لەسەر ئەم بابەتە بکەین بۆ ئەوی دۆخی کرێکاران بە ئاراستەیەکی باشترا بەرین. بۆچی کرێکاران بۆ بە دوو بەشەوە بەشێکیان ڕۆژانن و هیچ ئیمتیازێکیان نیە بەشێکی دیکەشیان کە خاوەن کارەکان و خاوەن پرۆژەکانن ئەوان ئیمتیازیانەیە چی دەکەن بۆ ئەوەی کە ئەم ڕۆژانە کرێکارانی ڕۆژانە هاوشێوەی ئەوانی دیکە لێ بکەن. ئەوە ئێمە نین بتوانین شت بکەینەوە حکوومەتە ئەبێ لە یاسای کارە جێی کرێکاری ڕۆژانە بکاتەوە چکە کرێکاری ڕۆژانە لە ماوەی 33 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستان تاکو ئێستا دەستەبەری کۆمەڵاتی نایانگرێتەوە و وەکو پێویست مافەکانیان دەستەبەر ناکرێت چکە بە ڕۆژانە کارەکەن کە ئەمە بەداخەوە جێی سەرنج و تێبینی نەک ئێمەی سەندیکای کرێکاران هەموو لایەکە. ئەو جیاوازیە چیە لە نێوان عێراق و هەرێمدا واتە یاساکان تایبەت بە کار و کرێکاران بۆچی هەوڵمادەن هەرێم هاوشێوەی عێراق لێ بکەن لەبەر ئەوەی لەوێ ئیمتیازەکە زیاترە؟ ئەمە پێویستی بەوەیە کە یاسایەکی نوێ سەردەمیانە لە هەرێمی کوردستان فراهم بکرێەوە بەداخەوە ساڵی پار لە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانە یاسایەکی جوان و سەردەمیانە و تازە بە جود و ماندووبوونی هەموو لایەک لە وەزارەتی کار و کاروبەر کۆمەڵایەتی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و جەنابی سەرۆکی پەرلەمان هەوڵماندا یاسایەکی باشمان فراهم کرد بەداخەوە لە دوای ئەوەی دادگای فیدرالی بڕیارەکانی
پەرلەمانی یاریمی کوردستانی هەڵوەشانەوە ئەویش یەکێک بوو لەو بابەتانە ئومێدەوارین لە ئایندەیە لە پەرلەمانی کوردستان توانین یاسایەکی نوێ و سەردەمیانە بۆ کرێکاران فەر ئامارەکان چین ئامارەکان لەسەر قوربانیان لە کاتی کاردا چەندن چیمان پێدەڵێن؟ ئەم ساڵ لەم 4 مانگیان 6 کرێکار جانی لەدەستداوە هەر 4 کرێکارەکەش هۆکارەکانیان نەبوونی مەرجی سەلامەتی بۆ لە شوێنکارەکەن. چۆن کار بۆ هۆشیارکردنەوەی کرێکاران دەکەن واتە چۆن مامەڵە بکەن لە کاتی کاردا و بۆ چۆن سەلامەتی خۆیان بپارێزن؟ سندیکاکانمان و لیژنە هاوبەشەکانمان 4 لیژنەی هاوبەشی دەستەبەری کۆمەڵایەتی لیژنەیەکی سەلامەتی پیشەیی لە شوێنکار لە قایمقامێت ئەمانە هەمومان هەوڵمانداوە بۆ ئەوی وشیاری بە کرێکاران بگەینین وشیاری بە ئەو بەڕێزانی سەرپەرشتی سێفتی خاوەن پرۆژەکانەکەن بگەینین خولمان کردوێتەوە و هەوڵەکانمان بەردەوامە بۆ ئەوی ئەم وشیاریە بە تەواوی بگەینە شوێنی. یەکەم هەنگاو چی بکەین بۆ کرێکاران؟ یەکەم هەنگاو کە پێویستە لە ئێستادا هەنگاوی بۆ منێت چییە؟ هەنگاوی یەکەم بۆ پاراستنی ئەم بابەتە تەسبیتکردنی گرێبەستی کارە خاوەنکار لەگەڵ کرێکارە چکە کە تەسبیتی کرد مەرجی سەلامەتی کرێکارەکە موچەی کرێکارەکە سەعاتی کارەکەی و باقی هەموو شتەکانێکی تیا تەسبیتەکرێ و مافی خاوەنکارەکەش تیا تەسبیتەکرێ و هەموو لایەک سەلامەتە بن ڕێکارە قانونیەکان لە بەرژەوەندی هەموو لایەکەوێ بەڵام ئەگەرەمە نەکرا بەڕاستی خاوەنکار بەرپرسیاری یەکەمە لە نەبوونی مەرجی سەلامەتی و مافی کرێکارەکە داوینکردنی مافی کرێکارەکە. ئەچیتان کردووە بۆ ئەو کرێکارانن کە ئێستا خاوەن پێداویستی دایبێتن لە کاتی کاردار بەشێک لە جەستەیان لەدەست داوە چی بۆ خانەوادەکانی خۆیان دەکەن؟ من باسم کردم کرێکارانە یاسا ڕێکی خستون هەر کرێکارێ لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی ناوی تۆمار کرابێ کە ڕوودا و تووشی ڕووداوە بێ بە پێی یاساکان بە پێی قانونەکە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ بڕێتەوە لە ئایندەیە ئەو کرێکارانی کە لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار نەکراوە ئەگەر ئیسپات بێ لە شوێنکارێکیشیان بۆ خاوەن پرۆژەیە کردو و تووشی ئەوە بوون و سکاڵیان تۆمار کرد بەڵێ بە دڵنیاییەوە ئیجراتی قانونی بەرامبەر و شوێناکرێ ئەو کرێکارانی ڕۆژانە کە تووشی ڕووداوبن بەڕاستی خۆیان لە شوێنکارەکان لە ماڵەکانە ئەچن ڕێکەوتنی کۆمەڵایەتی و ئەوانەکەن کە بەداخەوە ئەمە کارێکی زۆر خراپە. تەنیا لە 4 مانگی ڕابردوو لە هەرێمی کوردستان 19 کرێکار لە شوێنی کار گیانیان لەدەستداوە. ژمارەی قوربانیەکان لە شارێکەوە بۆ شارێکی دیکە جیاوازە. بە چەشنێک هەولێر 9 کرێکار و سلێمانی 8 کرێکار و دهۆک 2 کرێکار و کەرکووک 1 کرێکار گیانیان لەدەستداوە. دیارە ئێمە لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران لە پارێزگاکان لە ئیدارە سەربۆخەکان بە پێی یاسای خانشین و دەستەبەری کۆمەڵایەتی ژمارە 39 ساڵی 1970 کارەکەین. لەم یاسایەدا مەبەست ئەوەیە کە مافەکانی کرێکاران پارێزراو بن. ئێمە فەرمانگەکەی ئێمە لە ڕێگەی کۆمەڵێک لیژنەی پشکنین ڕۆژانە سەردانی پرۆژەکان دەکەین ئەمە بەستی ئەوەی کەەوە ناوی کرێکارەکان تۆمار بکەین و خاوەنکار ملزەم بکەینەوەی کەەوە مانگانە بەشداریان بۆ بدات و لە بڕی ئەوە دەستەبەر بکرێن. دیارە مەبەست لە دەستەبەرکردنیش ئەوەیە کەەوە ئەم کرێکارانە ئەمڕۆ لە خزمەتی کارکردندانەوە ڕۆژێک دێتە پێش توانای کارکردنیان نامێنێت چی بەهۆی تەمەنی هەڵکشانی تەمەنیانەوە بێ یاخود بەهۆی بێتوانیان لە ئیشکردن یا کەم ئەندام بوون. دارە ئەم یاسایە مافەکانیان ئەپارێزی ئێمە چەند جۆرێک لە خزمەتمان هەیە لە بەپێی ئەو یاسایە بۆ کرێکاران بەنمونە خاننشینکردن یەک لە ئامانجە سەرچەکەی یاساکەیە. دیارە کرێکاران بە خزمەت ئەگەر کرێکارێکی پیا و 20 ساڵ خزمەتی دەستەبەرکراوی هەبێ لە کەرتی تایبەت و تەمەنی گەیشتێتە 6 ساڵ ئەتوانێت خاننشینی داوا بکات و خاننشین بکرێت یاخود ئەگەر کرێکارێک دووچاری کەم ئەندام بوون یان تووشی نەخۆشیەک بێ بەهۆی کارەکە یان لە ماوەی کارکردنەکەیدا دیارە ئەمانە ئەگەر ڕێژەی پەککەوتنیان بگاتە 35 و بەسەرەوە ئەمە موچەی خاننشینیان بۆ دەبڕێتەوە یاخود خوانەخواستە کرێکار لە کاتی کارکردن بمرێ یان تووشی حادسەیەک بێ ببێتە هۆی مردنی ئەمە موچەی خانشی بۆ وارسەکانیان دەبڕێتەوە. دیارە مافی تریش لەم یاسایەدا دەستەبەرکراوە بۆ کرێکاران بەنمونە کرێکارێک ئەگەر خزمەتی هەبوو لە کەرتی گشتی واتە لە فەرمانگەیەکی حکوومەت تەعین ببێ ئەو کاتە ئەو خزمەتی بۆ ئەژمار دەکرێت و دەخرێتە سەر خزمەتی وەزیفیەکەی. لە هەمان کاتدا جاروێ کرێکار
ماوەیەک بێکار دەبێتن ماوەی ساڵێکی بەسەرا بڕۆ بە پێ یاسایە بۆی هەیە داوای پاداشتی کۆتایی خزمەت بکاتەوە ئەمەش بڕێ پارەیەکی بۆ تەخسیس دەکرێت. ئێستا لەوەی بینەرا کاکشیروان پێم بڵێن ئەمە بۆ کوام کرێکاران ئەوانەی کە ناویان نووسی و ئەوانەی کە باجیانیان بۆ هەموو کرێکار چکە بەشێک لە کرێکارانە بینین فەقیرە لەوە جەڵدەش لێدا بێ زانیاریمان جەڵد لێدا و ناچار دووبارە لەسی دەدەوە بە ئیش ئەم ئیمتیازانە بۆ کێ؟ بەڵێ دیارە ئێمە لای خۆمان داتاکان لە لای ئێمەیە هەر شوێنێک کرێکارێکی و هەبێ و خاوەنکارێکی هەبێ پێی ئەڵێن پرۆژە ینی مەبەست لێرە ئەمە مەبەستمان کرێکاری پرۆژەکانە دیارە پرۆژەکان لە نانەواخانەیەکەوە دەست پێ دەکات هەتاوەکو گەورەترین پرۆژەی کۆمپانیای نەوت و کۆمپانیای ڕاگەیاندنەکان و ئیتیساڵاتەکان دیارە ئەمە هەر خاوەنکارێک شوێنکاری هەبێ و کرێکارێکی هەبێ ئەمە پێ دەڵێن پرۆژە و لێرە مەبەستمان ئەو کرێکارانەیە کە لەم پرۆژانەدا کار دەکەن و شوێنێکی سابتە یاخود مقاولەیەکە بۆ ماوەیەکی دیاریکرا نەخێر ئەمانە کرێکاری ڕۆژانەیە پێ دەڵێن هەتا ئێستا لە یاساکە هەرچەندە لە تعدیلی یاسای ساڵی 2012 هاتووە کەوا کرێکاری ڕۆژانەش دەسەبەر کرێەوە حکوومەتی ملزم کرد کە بەوەی کەوا سیستەمێکیان بۆ دابدرێ بەڵام هەتا ئێستا و سیستەمە دانەندراوە لەبەرەوە کرێکاری ڕۆژانە تا ئێستا دەسەبەر نەکراون بەڵام ئەو کرێکارێک کە ئێمە باسی دەکەن لەو پرۆژانە کە دەستەبەریان بۆ کراوە بۆ کرێکارەکان و مانگانە بەشداریان بۆ داون. هەندێک جار هەندە پرۆژه هەیە مەسەن کرێکاری دووچاری پێکانە بێ یان تووشی ڕووداوێکی ئەوە دەبێتن کەوا بێتە هۆی زیان بە کرێکارەکە بینیت جاروێک کرێکارەکە زەمان نەکراوە و دەستەبەری بۆ نەکراوە دیارە ئێمەش ئەو کێشەیە لە ڕێی محکەمەیەکی عەمەل واتە دادگای کار کە تایبەتە بەو ئیشانە لە ڕێی ئەوە چارەسەر دەکرێت و دەبێت لەوێ داوا لەسەر خاوەنکارەکە تەسجیل بکرێتەوە کۆمەڵێک ئیجراعاتی قانونی بەرامبەر بە خاوەنکارەکە دەکرێتن وە زۆر بەشی داراییە ملزەمی دەکا بە غەرامەی دارایی پاشان بە هەماشیوە هەر کرێکارەکە کاری بۆ دەکرێتن و موچێخانیشی واتە ئێوە کرێکاران هەتا ڕادیە کردو بە دووچینەوە ئەوەی کە ڕۆژانەیە کەمێک ئیمتیازەکەی کەمتریان لە نەبوونەوە نزیکە بەراورد بەویتر ئەویتر ئیمتیازیە باشە بۆ ئەم جیاکاریە خۆلەوەی ئەمە گلەی زیاتریشتان بێنێتە سەر چکە بەڕاستی بەشێکی زۆر لە کرێکاران خۆتانزان ڕۆژانی بەڵێ دیارە ئەمە لە سەرەتاوە کێشەیەک لە مەسلەی بەشداریەکان چونکە ئەو بەشداریکە لە کرێکاران وەردەگیرێتن کە خاوەنکار دەفی دەکاتن سەدا حەودەی موچەکەیتی مانگانە کەوا سەدا پێنجی لە ئەستۆی کرێکارەکە و سەدا دوانزەی لە ئەستۆی خاوەنکارەکاندایە بەڵام لێرە خاوەنکار و بنە ینی تۆ دەچی کار سێ ڕۆژ کرێکارێک دەچی لە ماڵێکدا کار دەکات ئەو خاوەن ماڵە خاوەنکار نییە خاوەن ماڵە ئەمە پرۆژە نیە ئەمە کێشەکە لێرە دروست بووە حەلی ئەم بابەتە بکرێت دیارە ئەمە گۆڕانکاری دەبێت لە یاساکەدا بکرێت و گۆڕانکاری هەوڵدراوە بکرێت بێگومان پرۆژەی یاسا گەیشتۆتە حکوومەتی هەرێمی کوردستان و پرۆژەی یاسای دەستەبەری هەرێمی کوردستانیشمانەوە کردووە هەرچەندە لە عێراق یاسایەکی تازە دەرچووە بەڵام یاساکەی عێراق چۆنە؟ یاساکەی عێراق کۆمەڵێک گۆڕانکاری گەورەی کردووە بەڵام زانیاریتان هەبێ هەندێک لەو گۆڕانکاریانە یان چی جیاوازەکەی هەرێم عێراق چییە؟ جیاوازەکان زۆرن ئێمە حتا وەرکشۆپمان لەسەر ئەوە کردووە دامانناوە جیاوازەکان زۆرن ینی ئەوێ باشترە؟ پێم وایە ئەوان باشترە ئەو یاسایە تازەی عێراق خەڵکەکی زۆر زیاتر دەگرێتەوە یەک لەو کێشانێک کە تۆ باسی دەکەی ئەوانەیە کەوانی لە دەرەوە ئیشیان کردو دەتوان خۆیان دەستە بەربگرێتن و یەک لە باشەکانی یاساکە ئەوەیەکەوە خزمەتی بۆ خانەنشینبوونی دابەزانوە بۆ 15 ساڵ ینی لە 20 ساڵ و دایبەزە کۆمەڵێک 15 ساڵ خزمەتی بێتوانێت خۆی خانەنشینکە بەپێ ئەو یاسا تازەیە کە دەرچووە لە هەرێمی کوردستان خەڵکە ناسم ڕیشی سپی بووە و سەری سپی بووە هەر کرێکارە هەریچیش نابینی ئەمە لێرە ئەگەر 20 ساڵەکەی تەواو کرابێ و بەردەوام بێ لە خزمەتەکەی لە عملی خاننشین دەکرێت لێرەش خاننشینی بۆ دەکرێت بەڵام کرێکاری ڕۆژانە نەبێت کرێکاری ڕۆژانە نییە بەڵام ئەوە کۆمەڵێک وەکو پێوتی قانونە تازەکەی عێراق خەڵکەکی زیاتر دەگرێت ینی زۆر بەرفراوانتر بووە ژمارەیەکی زۆر زیاتر کرێکار دەگرێتەوە دیارە ئێمەش ئێستا خەریکی ئەوەی دووبارە یاساکەمان وەرگتوێتەوە دووبارە پێدا بچینەوە پرۆژەی یاساکەمان پرۆژەی یاسای وەزارەتی کاری خۆمان بۆ ئەوەی مقارنەیەکی بکەین و بتوانین دەوڵەمەندی بکەین
بە شێوەیەکەوە ڕێژەیەکی زیاتر کرێکار سوودی لێ ببینێت. واتە ئەتانوێت چاو لە یاسای عێراقیەکە چاو نییە، ئێمە لە وڵاتێکین پێی دەڵێن عێراق، ئێمە هەرێمێکین لەم عێراقا، دەکرێت یاساکانمان لە یەکتر نزیک بن و سوود لە یەکتر وەرگرن لە مەسەلەی لە یاساییەکان. واتە جەناب دەڵێ بەشێکی کرێکاران توانیوان ئیمتیازی پێبین، بەڵام بەشەکەی تر جارێ قوربانی. کرێکاری ڕۆژانە وەکو پێم وتی گرفتێک لێرە هاتووەتە ئاراوە، گرفتی ئەوەیە چێ پارە ئەو ماوە زۆرە چارەسەر بکرێت. ئەمە مەسەلەی وەکو پێم وتی لەسەر 2012 تعدیل یاساکە کرا و ئاماژەشی پێکردووە، داوای لە حکوومەتیش کردووە سیستەمێکی بۆ دادبێ، بەڵام دانانی سیستەمەکە دیارە ئەرکێکی قورس بوو، یعنی شێوازی جێبەجێکردنی چێ ئەو نسبەی 12 دەفع بکاتن. ئەگەر بڵێن حکوومەت خۆی بیداتن، حکوومەت ئاەتوانایە ئەو پارە زۆرە چونکە ئەمە بە 100,000 کرێکارمان هەیە، مەسەلەن ئەی چێ بیدا و 12ەیە. ئەمە لێرە کێشەکە لێرە دروست بوو، سیستەمەکە بۆ ڕێگرێکی بۆ دروست بوو کاتی خۆی، ئەگەر زووتریش بیری لێکراوەتەوە هەوریشی بۆ دراوە. ئێمە لە ماوەکانی ڕابردووە لە خولی پێنجەمی پەرلەمان بێگومان یاسای عمل کە یاسای ساڵەکانی هەفتایە هاتە پەرلەمان بۆ هەموارکردنی. ئەتوانمەوە بڵێم زیاد لە 3 مانگ لە زۆربەی توێژەکان لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتی، لە کەرتی حکومی و کۆمپانیا و هەموو کەرتە تایبەتەکانیش ئێمە بە قۆناغبەندی چەند کۆبوونەوەیەکی هەستیار و گرنگمان کردووە و چەند راپۆرتێکی گرنگ کە تایبەت و بە لیژنەکەی مامادەمان کردو لەسەر یاسای عمل. جەختمانەکە لەسەر مافی کرێکار، خۆی لە یاساکەدا ئەرک و مافی کرێکار دیاری کراوە و ئەرک و مافی خاوەنی کاریش دیاری کراوە، خۆی ما ئەبێ هاوسەنگ بێ. خاوەن کاریش هەم ئەرکی هەیە و هەم مافی هەیە و کرێکاریش بە هەمان شێوە ئەرکێک لەسەر شانێتی و مافیشی دەبێ پارێزراو بێ. بۆ ئێمە لە پەرلەمان کە لیژنەکەمان تایبەتمەند بوو بە ئەو یاسایی کە هاتە پەرلەمان، با ڕیزبەندی چەند کۆبوونەوەیەکمان ئەنجام داتوانە بڵێم زیاد لە 3 مانگ کۆبوونەوەی جیاوازمان لەگەڵ هەموو توێژەکان ئەنجامدا، لەگەڵ کەرتی تایبەت، لەگەڵ کەرتی گشتیە، لەگەڵ هەموو ئەو توێژانەدا کە زەڕور و گرنگ بوون ئێمە کۆبوونەوەمان ئەنجامەدا لەگەڵیانە. کۆمەڵێک خاڵی باش، کۆمەڵێک ئیمتیازی باش، کۆمەڵێک مافی باش لەناو ئەو راپۆرتانەدا کامادەمانە کرد بۆ پرۆژە یاساکە گەڵاڵە بوو. بەداخەوە جاریوا بوو چۆنەڵی دەست و پەیوەند ئەکران، جاریوا بوو ئەو ئامانجە گرنگەی کە هەمان بوو لە خستنە ڕووی ئەو بڕگە و بابەتانی ئەمانویست لە یاساکەدا جێگیری بکەین، جێگیر ناکرا. بەڵام کولەن شەڕێکی زۆر باشمان کرد، جوودێکی زۆر باشمان کرد کە هەندێک لە خاڵەکان جێگیر بوو، بەڵام ئەو مەرامانەی ئێمە هەمان بوو نەهاتە دی. بۆیە تێبینی زۆرمان هەبوو لەسەر ئەو یاسای عملە و تەنانەت لە ئەنجامدانی ئامادەکاری بۆ راپۆرتەکانیش بەرکەوتنمان هەبووە لەگەڵ لایانی پەیوەندیدار و لەگەڵ حکوومەتە و لەگەڵ ستافی حکومیە و لەگەڵ کەرتی تایبەتیشا. بۆیە دڵخۆشین بەوەی کە ئێمە جەختی زۆرمان کرد و چۆنەڵی لە کاتی خوێندنەوەی یەکەم و دووەم و سێمە بۆ پرۆژە یاساکە بە تایبەتی خوێندنەوەی دووەم کە گرنگترینە تۆ لەبەرەوەی هەندێک بڕگە و مادەی گرنگ لەو پرۆژە یاسایەدا بچەسپێ جەختمان کرد، بەڵام هێشتا بەدڵی ئێمە نەبوو. ئەتوانمەوە بڵێم لەو یاسایەدا هێشتا مافی کرێکار بە جۆرێک لە جۆرەکان دەستەبەر نەبەوە. لەناو ئەو یاسادا کۆمەڵێک بەرگە و بابەت هەیە، بۆ نمونە بۆ ئیمتیازی کرێکار، بۆ دەستەبەری کۆمەڵایەتی، بۆ لایەنی ئەمنی کرێکار، بۆ دەستەبەرکردنی زەڕوریاتەکانی کار. وە لەگەڵ بە نمونە ئێمە باسی یاسا کۆنەکە بکەینی هەفتاکانە، ئێستا وەسایل پێشکەوتووە، جۆری کارکردن پێشکەوتووە، بەڵاخانەکان بەرز بوونەوە، مەترسی زیاتر لەسەر مافی کرێکار هەیە و کرێکارەکان کاتێک گیانە دەزەن حەق و مافیان پێشێ لەکرێ. هەموو ئەوانەمان ئێمە لە پرۆژە یاساکەدا گەڵاڵەکە لە راپۆرتێکرا خسمانە ڕووە. لە ناو یاساکەدا زۆرێک لەم بڕگە و بابەتانە هەن، بەڵام لایەنی جێبەجێکار واتوانم بڵێم ئەگەر بڵێم فەراغی یاساکە زۆر نییە، بەڵام جێبەجێکردن یاساکە خود یاساکە و دەسەڵات و حکومەت بێباکن سەبارەت بە حەق و مافی کرێکار. بە نمونە ئێستا لە ناو یاساکەدا زۆر جەخت لەسەر دەستەبەری کۆمەڵاتی کراوە. خەڵکی هەرێمی کوردستان سیقەی بە دەستەبەرەکە نییە، سیقەی بۆ سندوقە نییە، سیقەی بۆ ئەمانەتە نییە، سیقەی بۆ چۆنەڵی تەکمیلەکردنی پارە بۆ ماف و حەقی کرێکار نییە. زۆرێک جار
بڕیاری وا بۆ دەستەبەری داناوە هیچ مەحەلێکی عرابی نییە و نەها دیارە بۆیە خەوفێکیان تەنانەت لەسەر بابەتی دەستەبەری کۆمەڵایەتیەکەش هەیە و لەسەر لایەنی بۆ نمونە پێداویستیەکانی کارکردن ئێمە باز لە یاسا کۆنەکە بکەین کەی ساڵی هەفتاکانە پێچێ بەرزترین باڵەخانە لە 5 نهۆم تێپەڕی نەکردوێ بە جێستا لە 50 تێپەڕەکە بۆیە وەسایل گۆڕاوە پێداویستی گۆڕاوە و خاوف زیاترە سەبارەت بە چۆنەڵی کرێکار و ئەمنیەتی کرێکار و پاراستنی گیانی کرێکار بەداخەوە ئەوەی کە لە یاساکەدا بۆ نمونە جێگیر بووە کاری پێناکرێ بە نمونە کە باز لە حقوقی کرێکارەکرێ لە مافی کرێکارەکرێ لەلایەنی ئەمری کرێکارەکرێ و گیان لە دەستانی کرێکارەکرێ لە نەو یاساکەدا جێگەی کراوەتەوە کاتێکم کرێکارە گیان لە دەزەدا بێ حکومت چی بۆ بکات چۆن مافی بۆ دەستەبەر بکات چۆن بۆ نمر لە دەستەبەری کۆمەڵاتیدا مافی بۆ ئەوە بکایە چۆن خانە نشینێکی ڕەمزی بۆ دەستەبەرکانمانە هەرە هەمووی شتی ڕەمزین و نەچۆتە لایەنی جێبەجێکردن بۆیە حکومت بەرپرسە لە جێبەجێکردنی ئەو یاسایە کە زۆربەی یاساکان وەکووتمانمە فراغی یاساییمان کەمە لە هەرێمی کوردستانە بەڵام جێبەجێکردنی یاسا لە هەرێمی کوردستانە کە زۆربەیە گەڕێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار کە حکومەت و دەسەڵاتە ئەوە گرفتە گەورەکەیە بۆ هەموو چینەکانی کۆمەلگا و تایبەت و تایبەتر چینی کرێکار. لە ساڵی 2023 73 کرێکار لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە و ساڵانەش ژمارەکە ڕوو لە هەڵکشانە. گیان لە دەستدانی کرێکاران لە کاتێکدایە ئەو چینەی کۆمەڵگە کەمترین ئیمتیاز و پاداشتیان هەیە بە پێچەوانەی عێراق کە دۆخی کرێکاران لە بەرچاو گیراوە و پشتیوانی یاسایی و دارایی دەکرێن. ئێمە یاساکان عام یاسای کار یاسای خانەنشینی ئەم یاسایانە هەردووکی کە لە سوودی کرێکارانایە لە عێراق هەموار کراوە لە 2004ەوە بەڵام لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو بەراوردە هەیە کە لەگەڵ ئەوانە گرفتی ئەوڵا بڵین عێراق لەگەڵ ئێمەیە جیاوازیەکی هەیە بەهۆی ئەوەی ئەوانە کرێکارانی ئەوان کرێکارانی ناوخۆی خۆیان تەزبیتیان کرۆ لە یاساکانی خۆیانە ئێمە گەر یاسای عێراقێکە تەزبیت کەین لەگەڵ هەرێما کۆنتاکێکیانە بێت تەزبیتی کەن وابزانام کێشە گرفتی کرێکاران کەمتر ئەبێتەوە بەپێ ئەو یاسانی کە ئێستا هاتوو یاسای سەلامەتی کارکە ئێمە ئێستا لە پانێڵێکانە و پانێڵە کە پەیوەندە بە سەلامەتی کرێکارەوە سەلامەتی کرێکار کە یابان بەندێکی تەواوی لە یاساکەیە هەیە بۆ سەلامەتی کرێکاران و بۆ سزادانی ئەو خاوەنکارانەی کە سەلامەتی کار بەکارناهێن لە چەند ڕوویەکەوە بەڵام یاساکە لە کوردستانە تا ئێستاکە لە وەقایە دەرنەکراوە تا ئێستاکە هەموار نەکراوەتەوە هەمواریش کراوەتەوە یعنی لەگەڵ ئێمە وەکو سندیکای کرێکاران دەستمان هەم بۆ لە هەموارکردنەوەیە ڕاوێژمان کراوە پێکراوە لە هەموارکردنەوە بەڵام بەداخەوە کاری پێ نەکراوە تا ئێستاکەش هەموار نەکراوە نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لە عێراق خراوەتە بواری جێبەجێکردن. ئەتوانی بۆمان پۆلێنکەیت ئەو خاڵە ئیجابیانی کە وەکو یاساناسێک جەنابەت سەرنجی ڕاکێشاوی دوو گرنگە بەڵام لە هەرێم نییە یەکێ لەوانە جیاوازی نەکراوە لە نێوان کرێکارانی کارتی و هەمیشەییدا واتە کرێکارێکە وەکو یاساناسێک کوام یاسانی ڕاقت لە پەسەند و کاریگەری و جوانە بەڵام لێرە نیە. بەڵێ لە یاساکان لە یاسای عێراقیە ئەوە پۆلێن کراوە کە کرێکاران مافی تەواوەتی خۆی بدرێتێت لە کاتی خانەنشینیە خانەنشینیەکەی جیاواز بێ لەگەڵ خانەنشینی هەرێمی کوردستانە جیاوازیەکەی ئەوەیە کە ئەوان لە کەرتە گشتیەکان و کەرتی تایبەت و کەرتی تێکەڵاویشە یاساکە جێبەجێ ئەکەن بەو شێوەیە بەڵام لە هەرێمی کوردستانە بە پێوەی کە هەموار کراوەتەوە بەڵام هەر کار بەوە یاسایی عێراقەکرێت لەگەڵەوەی کە هەموار کراوەتەوە بەڵام تا ئێستاکە کاری پێ ناکرێت جیاوازیەکەی ئەوەیە بەڵام لە کەرتی گشتی و کەرتی تایبەتە بەڵام کەرتی گشتی و کەرتی تایبەت و هەرەوە زییا هەیەە وەکو یاساناسێک تا چەند جێبەجێکردنی یاساکان لێ ڕازیت لە هەرێم بۆ کرێکاران من وەکو خۆم وەکەوەی کە شارەزاییم هەبێ لە یاساکەیە هیچ ڕازی نیم لە جێبەجێکردنی یاساکانە لە چەند کارگەیەکی زەخمی یعنی ژمێرا و ئەژمێرێ کە چەند کارگەیەکە ئەو یاسایەتیا بە جێبەجێکرێ بەڵام لەگەڵ لە پرۆژەکان لە زۆربەی شوێنەکانە جێبەجێ ناکرێ مەش وە کارەکەی ئەوەیە کە وەبەرهێنان یاخود ئەو وەبەرهێنەی ئەو مۆڵەتی ئەدرێتێ جێبەجێ یعنی تەزبیتی ناکەن لە مۆڵەتەکەیە کە ئەما بێت جێبەجێکرێتیایە یاساکانی کار بە هەموو بڕگەکانی جێبەجێکرێتیە تاکومە ژیانی کرێکار لە هەموو ڕوویەکانەوە سەلامەت بوو مافەکانیان بدرێتێ. کرێکاران ڕۆژانە معاناتی چیەن بۆ لای ئێوە وەکو یاساناز وەکو ئەوەی کە لە سندیکاشن کێشەی کرێکارانی ئێمە ئەوەیە شارەزاییان نییە لەو شوێنانەی کاچنە سەرکارەکانی خۆیان ئەبێ ئەو کرێکارانە شارەزاییەکیانە بێ لە شوێنەکەن لەگەڵ ئەوەیە
کرێی ڕۆژانەکەیان کەمە لەگەڵ کرێی ڕۆژانەکەیان کەمە کرێکانیشیان نادرێتێ هەندێک خاوەنکارێک کرێکانیان لێ کاریان پێکا بەڵام کرێکانیان نادات ئێمەش بە پێی یاسا ینی ئەبێ سزا بدرێ ئەو خاوەنکاری کە کری کەسەکە نادە کەسێک ئەو کەسی کاچێتە سەرکارەکە بۆ واچێ سەرکارەکە کە کاری کرد و کرێکەی خۆی بدرێتێ بەڵام زۆربەی خاوەنکارەکان ئەم یاسانە جێبەجێ ناکەن ئەمەش بۆ تەکێشەیەکی گەورە بۆ زۆربەی کرێکاران چی بۆ ڕەگەزی نێر چی بۆ ڕەگەز تا چەند سزادانی خاوەنکارەکان جنابلی ڕازیە و نەخێر ئەوان وەکو پێویست سزا نادرێن نەخێر وەکو پێویست سزا نادرێن نەخێر ئەبێ بخرێتە لیستی ڕەشەوە هەندێک شوێن هەیە ئەمە جێبەجێ ناکرێ ئێمە کاتی خۆی لە 2010 و حەڤەیە لیژنەیەکمان هەبوو لیژنە لەسەر ئاستی وزاری پێکهاتەوە لەسەر ئاستی وزارەتی کار لەسەر ئاستی پارێزگار لەسەر سندیکای کرێکاران کە هەر شوێن کارێک ئاگادارکردنەوەمان بۆ بکردا دواتر ئەگەر جێبەجێ نەکردایە ڕێک پارێزگای ئیخستە لیستی ڕەشەوە مۆڵەتەکەی لێسەنەوە زەرێکی زۆری لێ ئەکەوت ناچار ئەبوو خاوەنکارەکە بەپێی ئەو یاسا و بڕگانە جێبەجێ بکردایە و ئەو کاتە مۆڵەتەکەی ئەگەر بدرایەتەوە واتەوەکوی ئاساناسی لە کودای قسەکان تا ئەوە دیارەکە یاساکانی عێراق زۆر لاپەسەندە بەڵام گلەیت لە هەرێمەیە بەڵێ یاساکانی عێراق ملا پەسەندە چونکە ئەو یاسانی ئەوان لەگەڵ فرە سندیکاییە لەگەڵ ئەو فرە مەزهبیەیە کە لەویا هەیە بەڵام بۆ جێبەجێکردنی یاسای کارت مەنزومەی خۆیان بە جێبەجێیەکەن خسویانتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی کە سندیکایەکین و چەندین ڕێکخراوی کەشەیە کە پەیوەندی بە کرێکارەوە هەیە هەماهەنگ نین یەکدەنگ نین بۆ ئەوی بتوانین حکوومەت ئیجبارکەین لەسەر ئەوەی یاساکە جێبەجێ کات و بخاتە بواری جێبەجێکردنەوە و خاوەنکاریشی تیا ئیجبارکە بۆ جێبەجێکرد پێویستەکە وەکو یاساناسی چی زیاد بکرێ بۆ یاسا بۆی خزمەت بە کرێکاران بکرێت من وەکو خۆم پێویستەکەوەی کە لە یاساکەیە ڕەچاوی ئەوە بکرێ تەمەنی کرێکارەکە ڕەچاوی چەندین پیشە هەیە کە هیچ زمانی نایەنگرێتەوە وەکو کرێکاری ڕۆژانە وەکو کرێکاری شۆفێران ئەمانە شۆفێرن بەڵام کە شۆفێرەکەن بەڵام سیارەکەی خۆیان نییە ئەمانە پێویستە زمانیان هەبێ لە پێ ئەکەون وەکو هەندێک پیشەمانە وەکو پیشەی ساڵۆنەکان وەکو پیشەی خەیاتەکان ئەمانە لە پێکەون تووشی نەخۆشیە بن تووشی خوتوڕەیان هەیە بەڵام تووشی فەقەراتە بن خوتوڕەیان هەیە ینی کارەکەیان خوتوڕەی تایە بەڵام هیچ یاسایەک نانگرێتەوە و نابن ینی هەم بە خاوەنکار هەژمار ناکەن هەم بە کرێکار هەژمار ناکرێن ناتوان بیمەیەکی خۆیان کە ناتوان زمانی خۆیان کرد پێویستە بۆچی تا ئیسا نەتوانداوە هیچ بکرێەوە جناب یاساییە بە خاوەنکار هەژمار ڕێگریەکان چییە؟ ڕێگرەکەی ئەوەیە کە ئەمان بە خاوەنکارە ژمارەکرێڵن خاوەنکارە بەڵام وەکو لە ئەگەر بیتە بابەتەکەەوە بابەتە عملیەکەمانش خۆیان کەسێکن کە هەڵەسن بەکارکردن کە هەستان بەکارکردنی خۆیان ڕۆژانە من خەیاتی وام هەیە هەل لە بەیانێ و هەتا ئێوارە لەسەر مەچینەیە ئەمە خەمە خوتوڕی خۆی هەیە پێویستە ئەمە لە یاساکەیە جێ بکرێتەوە ڕەچاوی ئەمانە بکرێت کرێکاری ڕۆژانە کرێکاری شۆفێر برەک دوورەکان ئارایشگاکان ئەمانش لە یاساکەیە بڕگەیەکیان بۆ دابنرێ ئەگەر وەکو خاوەنکاری سێر بکرێ بەڵام دەرچەیەکیان بۆ هەبێ بابێکیان بۆ هەبێ کە بتوان خۆیانتیا بیمە بکە خۆیانتیا زەمان بکەن کۆتا پرسیارم پێت وایە کەی ئەبینە خاوەن یاسایەکی باش بۆ کرێکاران و بۆ خاوەنکارەکان و لە کۆتاییشدا کرێکاران دەحەسێنەوە هەتاکو کوردستان بۆ شێوەی پەرتەوازەیی تیا بێت حکوومەتێکی یەکدەنگ نەبێت و ئەحزابەکان یەکدەنگ نەبن و هەمویان چاویان لەسەر ئەوە نەبێ بنیادنانی وڵاتێک لەسەر کرێکار شان و بازووی کرێکارە ئەگەر چی ئەگەر تەکنەلۆجیاش پێشکەوت بێ بەڵام هەر پێشکەوتنی کرێکار پێشکەوتنی وڵاتێک لەسەر کرێکارە لەسەر گەنجانمانە تا گەنجانمان بەرە و هەندەران بڕۆن ئێمە نابینە خاوەنی یاسایەکی پتە و دائیمەن تۆ لە هەر وڵاتێکابی ئەوێ بگەڕێتەوە بۆ یاسایەک کە هەبێ ڕێخستنی کرێکار بکە ڕێخستنەکە هەم چ لە ڕووی مافەوە و چ لە ڕێی سەلامەتیەوە کە ئەمانە کارێکە زەرورە وڵات یاسای پێ دەربکە چکۆم هەتا ئێستاشی لەگەڵا بێ بە یاسای کاری هەفتاویەکی ساڵی 1970 کارەکرێ لە حکوومەتی عێراقی خۆ یاسایەکی زۆر باش بووە و توانیوێتی زۆر پارێزگاری لە دەستی لە کرێکار بکە جەناب بۆ یاسای گەیرە بەڵام کاک عەزیز ڕاشکا بۆ خەڵک بۆ ڕای گشتی بە چاوێکی دیکەوە سەیوە بەرهێنان دەکات دەڵێ لەسەر پشتی کرێکاران باڵەخانەکان دەکەن بە ئاسمانە بە کورتەکەی ئەم تۆمەتانە ئەم نیگەرانیانە بۆ لە یەکەکانی وەبەرهێنان هەیە بۆ لە کۆمپانیاکان هەیە ئەمە لە چی وەسە چاوی گرتووە یان دەنگۆی و قوربانگیان خۆ پرۆژێ وەبەرهێنان تەنها یەک سێکتەر نییە کە نێشتەجێ بوون بێ و تاکو مەخاتر و تەنها وابزانی ئەوەیە جەناب ئێمە نمونەیەکە لەو بوارە ئێمە هەتا پرۆژەیەکی ئێمە کرێت دێن پرۆژە لە ناو شارە ئاکرێ غێری
ئێمە وەنیە بەڵام یەکێ لەو پرۆژانی کە باسەکەی پرۆژەکانی ئێوەیە پرۆژەکانی ئێمەش یەکێکن لەوانە ئێمە کرێکار دەکرێتە خوارەوە دەوتێ بۆچی ئێوە وەکو ببێنان بە مەرج ناگرن لەسەر کرێکار بۆ ئەوەی کە سەلامەتی دیارە ئێمە خۆمان چیەکەین ئێمە بەو هاوکاریە کە لە نێوان هەماهنگگیە لە نێوان ئێمە وەزارەتی کارا هەیە بۆ ئەوەی بەپێی ئەو یاسا و ڕێنمانەیە کە دەرەچێ بۆ سەلامەتی کار ئێمە هەموو ئەوانەمان ڕاگەیاندووە و لە ڕێگی ڕاگەاندنەکانەوە و نردومانە ئاگاداری وەبرێنەرەکانمان کردۆ سەرمایهدارەکان وتومانە کە ئەبێ ئێوە بەپێی ئەم ڕێنمایانە کار بکەن و ئەبێ ئەم ڕێنمایانە جێبەجێ بکرێت خەتابارە نەقسەکە لەکوێ نەقسەکە لەکوێ کە دۆخی کرێکا بە تایبەتی کرێکارانی ڕۆژانە لە ئاستێکی لە جێبەجێ نەکردنی یاساکان یاساکانی خۆی وەکو خۆی آخر ناڵم لە ڕاستیە یاسای کاری ئێستا وەکوتم هی 1970 بەکارێ ئێستا ئەکرێ ئێمە بۆ هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان یاسایەکی تازە دەربچێەوە ڕێنمایی تایبەت هەبێ کە خەڵک ئیجبار بکە ئەگەر نەشی کرد سزا بدرێت لەسەری کە سزا دراوە جەنابەت کەس لای من و ناڵێم ئەوانەی کە سزا دراوە بەڵام ئەوەی کە هەیە لە محکەمەیە و دادگایە خۆتەزانی بە پێی دادگا نییە کەم نییە ناخر ڕووداوەکانیش ناڵێم بەو ئاستە زۆرە نەبووە تاکو ئەوەی کە ڕووی یابێ هەموو ئیژاتی خۆی لەگەڵا کراوە ئاگرێک لە شوێنێک کەوتۆتەوە لە تەقینەوەیەک لە معمەلێکی ئەمە جەزائیەکانە بەڵام بۆ ئەوەی کاتێک خاوەنکارێک با بڵێن خزمەتێکی باش بە کرێکارەکە ناکایان مافی کرێکارەکە وەک پێویست ناداوەت یان تەمینێکی نییە لەم کاتاندا یان ڕێنمایەکی تایبەت نییە بەوەی کە هەموو ئاینەکانی دیاری کردبێ بەوەی ئاستەکانی دیاری اینجا هەڵەکەش لەکوێیە لەوەیە تۆ پێویستە ڕاهێنان بکرێ بە ئەو کار و کارمەندان و ئەو کرێکارانی کاشنە سەر کار ئێمە ئەمە نییە لایەنێکی دار نییە کە ڕاهێنان بە خەڵک بکە یا تۆ لەوەڵەوە ئەگەر وا بواە ئیجبار بکرێ کە ئەو پرۆژانەی کە دەست پێ ئەەکەن پێش ئەوەی کە هەر کارێک بێت لە پێش ڕاهێنانی پێ بکەن ئەمە ئەبواە بکرایە سەرڕای ئەوەش ئەبواە لایەنێکی تایبەت هەبواە لە سندیکایی کرێکاران لە وەزارەتی کار کە ڕاهێنان بە خەڵک بکە و یاسایەکی سارم هەبێت کە بتوانێ سزای ئەو کەسانە بە کە ئەگەر هاتو ئەو ڕێنمایانیان جێبەجێ نەکرۆ بە ڕێژە ئەگەر پێم بڵێ و بەڕێوەری وەبەرێنان بە ڕێژی لە سەدا چەند لە دۆخی کرێکاران ڕازیت ئەو کرێکارانین بەنمونە لە سێکتەرەکەی جەنابەتیشماکیان پێدراوە ئێمە شێوازێکی وەرگتووە لە کرێکاریە با پێ بڵێم لەوانەیە کەم ناڵێم بە هەموو ڕێنمایەکان جێبەجێ نەکراوەکو خۆی منەوە دڵنیاتەکەم خۆی جێبەجێ نەکراوە لە چۆنیتی مامەڵەکردن لەگەڵ کرێکارەوە چۆنیتی سەلامەتی گیانی کرێکار بەڵام وەکو دۆخ بڵێ کە کرێکار بە شێوەیەکی باش ئیشەکرێ ینی لە هەموو دنیا شاوایە ئەو حاڵتانەی کە درسە بێ هەرە بێ ینی حاڵەتێک هەیە تۆ جاری وایە خەلەکە مانای ئەوە نییە تەنها خەلەکە لە بۆ بەرێنەرەکەیە دەوڵەمەنەکەیە لە خاوەنکارەکەیە لە کرێکارەکەش خۆی لەوانەیە مسەبیب بێ کەسەکەش مسەبیب بێ کواڵەتی کەرەستەکە نەبوونی با بڵین تێستی ساڵانە لەلایەن حکوومەتەوە 6 مانگ جارێک گەر کۆی پرۆژەکان سەردان بکرێ و تێست بکرێ ئەمانە جەناب دڵنیام زۆر سەردانی وڵاتان دەکەی یاساکانی ئەوێ بەراورد بێرە چەندی فەرقا خۆی بڵێم زۆری فەرقا زۆری فەرق نییە بەڵام کرێکاری شارەزا و نەشارەزا فەرقەکەیە لەلای ئەوان لە وڵاتانی زۆربەی وڵاتان ئەوان زۆر احتیمادیان لەسەر دروستکردنی کرێکاری شارەزایە ینی پێشەوە تۆ زۆرتر خەڵکی شادەدار نییە خەڵکی میهانیە خەڵکی فێربووە خەڵکی ڕاهێنراوە وڵاتانی دنیا ئێستا کار لەسەر خەڵکی ڕاهێنراوەکەن واتە کرێکارێک گەشتکاریەکە ئەچن کەسەکە شارەزایەکەن بە مەخاترەکانی بەوە کەسێکی شارەزا لەو بوارەیە بۆیە لە زۆربەی وڵاتانی دنیا لە هەر بوارێکی ترا یەکێک وەستای ئینە کارەبایە کارەبا چییە کە ئەگەر خۆ دەستی ئەو کارەکە ئەو کە کارەکە ئەی مەخاترەکانی چییە ئەو جلوبەرگەیە بیپۆشێ چییە جۆری ئەو کەرستانی بەکاری ئێنێ چۆن بەکارێنێ تا تووشی مەترسی نەبێ و هەروەها بۆ هەر بابەتی کرێن تاوەرێک دانانی کرێن تاوەرێک چۆنە سیانەی چۆنە کەرەستەکانی چۆنە فڵانە ئەوە یعنی تۆ لە معمەلێکە معمەلێکی ئاسنە ئاسنی بۆیە توێنێتەوە
لە پێشەوە فەحسەکرێ ئەبێ فەحس بکرێ ئەبێ ئەو کچکم کرێکارەکان مەترسیان لەسەرە یعنی وەکو چەند ڕووداوێکی شتوانی ڕوویابێ لە زمانەکانە کە مەوادێک لە ناو ئەوانەیە بێ قابلیەوە بێ تەقینەوە بێەوە نییە بۆیە کۆی گشتی دوو بابەتە بابەتێکیان سەلامەتی گیانی کەسەکانە بابەتی دۆمیان مافی کەسەکانە ینی لە دوای ئەوەش کە حاڵتەکە دروستێک بێ مافی ئەوانە ئەدرێ ئەو مافەکانیان بۆ ئەکرێ بۆیە ئێمە مەفروزە یاسایەکی تایبەت و یاسایەکی ڕێنمایەکی تایبەت کە هەبێ کە سەلامەتی گیانی کرێکار بپارێزێ و ئێمە ئەبێ بگەینە ئەو ئاستی کە بتوانین وەکو وڵاتانی دنیا کار لەسەر ڕاهێنانی کارمەند بکەین پێشەوەی بڕاتە سەرکار. گیان لە دەستدانی کرێکاران بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەکەم تەزووی کارەبا، دووەم داڕمانی بینا و سەقف لە کاتی کاردا، سێەم کەوتنە خوارەوە، چوارەم بوون بەژێر ئامێرەکان و خوێن بەربوون. لە کۆتایی بەرنمەکەمدا گەڕاومەتەوە ماڵی کاکە پشتیوان بۆ ئەوەی کۆتا دیمەنی بەرنمەکەم دیمەنی کاکە پشتیوان بێ پێشکەش بێ بەناو ئەو پەرپرسانەی کە دەسەڵاتیان لە هەرێمی کوردستان هەیە و ڕۆژانە منەت و فرۆشتنەوەی کارەکانیان بە کرێکاران و بە تەواوی چین و توێشەکان دەکەن. ئێمە پێیان دەڵێن ئەگەر کارێک دەکەن ئاخۆ هاوشێوەی چەندی وەکو پشتیوان چاوەڕوانی هاوکارەکانی ئێوە بێت و ئێوەش هیچ جۆرە هاوکاریەکتان پێشکەش بە و بە تەواوی ئەو چینە نەکرد بێت. تا بەرنمەیەکی دیکە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرین کە سپار دەزایێت.